ماوەی 10 ڕۆژە هەناردەکردنی تەماتە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە بۆ هەرێمی کوردستان ڕاگیراوە. لە ئێستادا ئەو تەماتەی لە بازاڕەکاندا بوونی هەیە تەماتەی ناوچەکانی خواروی عێراق و تورکیا و وڵاتانی دەرەوەیە کە پێویستی بازاڕ پڕ دەکاتەوە. لە نێو ئەلوەی شاری سلێمانی چەندین جۆر بەروبوومی جۆراوجۆری سەوزە و میوە دەبینرێت کە هەموو ئەو جۆرە بەروبوومانە هی دەرەوەی هەرێمی کوردستانە و ڕۆژانە لە سنوورەکانەوە هاوردە دەکرێن. ماوەی لەمە پێش چەند کاڵایەک ڕاگەێنا لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە کە قەدەغاکرێ زۆری بەروبووم تیا بوو لەوانە تەماتە و پەتاتە و پرتەقاڵ ئێستا جێبەجێ کراوە لەم حاڵەتەیە کە قەدەغە کراوە. بەڵێ ئێستا تەماتە تەقریبەن زیاتر لە 10 ڕۆژە قەدەغە کراوە و بازاڕەکەش بێ تەماتەی پێوە دیارە و ڕووی چۆڵیش پێوە دیارە لەبەرەوەی کە تەماتە خواردنێکی سەرەکیە لەم ڕۆژەیە. سەرۆکی لیژنەی عەلوەی سندیکای سلێمانی ئاماژە بەوە دەکات ئێران پێشتر ناوی چەندین کاڵای ڕاگەیاند کە هەناردەکردنیان بۆ دەرەوەی وڵاتەکە قەدەغە دەکات. ماوەی 10 ڕۆژە دەست بە جێبەجێکردنی ئەو بڕیارە کراوە و تەماتە و پەتاتە هاوردەی هەرێمی کوردستان ناکرێت. ڕۆژانە زیاتر لە 1000 تەن تەماتە لە ئێرانە هاوردەیە کرا. لەم بەسارێکی گونجاو ئێمە ئەفرۆشرا لە عەلوەکانە لە 500 نار کەمتر و زیاتری کەمێک هەبوو. ئێساوە لەمادەی ئەم چەند ڕۆژە کە قەدەغە کراوە تەماتە بەرەو 1000 دینار 1100 دینار بۆ زیاتری ژەڕوە. ئێمە بەڕاستی زۆر ئیتیمامان بەوە نەیەوە لەبەرەوەی کە سێوێکی زۆر غەزن کراوە بە گران نابێ و پرتەقاڵی لە تورکیاوە احتیمالە هەر بۆ ساڵەی ئێران بسەرفێ بۆمان گران نابێت پرتەقاڵ و سەوزە و میوە ئێمە زیاتر لە ئێرانەوە تا ئێستا هاوردەکە چووکە بۆ گونجاوە بۆ ئێمە سعرەکەی هەرزانەکەوێت. ئەو بەرپرسەی عەلوەی سلێمانی ڕایگەیاند بڕیارەکە کاردانەوەی خۆی هەبووە لەسەر بازاڕ بەهۆی ئەوەی تەماتە خواردنێکی سەرەکی ڕۆژانەی هاوڵاتیانە و ڕۆژانە 1000 تۆن تەماتە لە سنوورەکانی ئێرانەوە هاوردە دەکراو بە کەمتر لە 500 دینار دەگەیشتە دەستمان. بەڵام ئێستا نرخەکەی بەدوو هێندە لە شوێنی ترەوە هاوردە دەکەین. خواروی عێراقیشمان هەیە بەسرامان هەیە تەماتە لەبەرەوەی ئێرانەکە ئەهات لەگەڵ ئەوە بۆ بازار زۆر باش بوو گرانیش نابوو لە خواری عێراقیش. ئێستا ئەویش لێوە گران بۆ و بەرەو کۆتایی ژەڕوە لە دوای نەورۆز لەبەرەی کۆتایی بێت هیچ شوێنیشکەمان نیە ئیلا هەر لە هاوردەیەکەین لە تورکیا لە وڵاتانیکەوە لە هەر شوێنێکەوە بە ئێمە هێنین ناڵین بێ تەماتە بێت. تەنها لە مانگی ڕابردوودا و لە مەرزی سەیران بن و لە ئێرانەوە 4300 بار ئۆتۆمبیلی گەورە سەوزە و میوە هێنراونەتە عەلوەی سلێمانی. جگە لەو بارانەی لە مەرزەکانی ترەوە هاتووە هەروەها لە تورکیا مانگانە زیاتر لە 4500 بار ئۆتۆمبیلی گەورە کە هەر ئۆتۆمبیلێک زیاتر لە 25 تەن هەڵدەگرێت لە سەوزە و میوە بە تایبەت سێو و پرتەقاڵ و لالە و هەنار و تەماتە هاوردە دەکەین.